ئێرە ڕێڕای پاسپی سواری يا أيها الإنسان ما غرك بربك الكريم. بس فيديو گنجان تابوكم دست بيكي گشتشم يا وراني آسايا كبير بنين بس صلاة لهوراني خوشويست يما حاليا لناو ترمينالي أصفهاني باش بخوا كقشتي نشوين ما بس فيديو تاعي ديوانا من بو أصفهان صلاة إخوة يورد أنا بهوراني خوشويست يا دارم باوتن يما عمر الروجي بين شمال طبعا قشتت مع تابو بو أصفهان عشان إن شاء الله باني بيرادين ودباني دلتين يوم بروش ما بيراد بجي بهوراني خوشويست كادي كعاقمة إيرا كان اتجار زوج وانا وصف محمود جدي مغرب اعلاني خوشويسته يوادارم بهم ولا اخواني اسلام هيب وهموم هوادارني حاجه يوادارم كان فيديو كان ما يوقع سنه خارج لسان كره ترجمه اللغات الفارسيه باش باصيل هاوراني خوشويست يوادارم كان ديما كان ما يوقع اسمه هاوراني خوشويست لقال ما بيني وانا ورده ديما ان شاء الله بس بهكات صلاة كاميرات بجدي هاور أنا خوشي زور نخوشم يعني أولا نخوشم وصف ناكني بلام سفر كم هالبشاردو بنخوشي يعني دعاء خير ممكن إن شاء الله ما شاء الله ما شاء الله كجوانا هاور يعني باص في سوار جنجا دوست سلاش اللي هو بيت طبعا داويتي لاقرين امستان دمان ديني كمان يشغل تكانم كبو جروبي كبو شارع سليمانية ما برجعكم والله بنا اشكرين على بجار سليمانية وانا كبو كوري هي امي لزيادة قردعيني يقولون شهر كان ضروريته مرحل كنت ما اشتهم بو غازمانية ولا قال ما بين وانا تاجر لكم بو غازمانية انا جيبه شكري خير بين بو أصفهان إن شاء الله ورد اللي قال ما بينه أنا توانين قاموا لي أخوانه أنا هكاريك بينه من فيديو تبع قاس وأنا يوش بينري لي وش راني خوشويستم تراسي بيرم شو جرجا بيروز تاع لكم ججني خوكان تاع بيروز به يعترم لجج معبن طبعا يا زور معدوم نخوش وش مو نمتوعني براسي وكوبيس لخزبت انا مو بدسني فلوق كان ان شاء الله ما تلي تدرون انا كخويني لا اصفهاني جوانين باش بخوا قرباني شو انا كان بازو يعني كرابو او شو انا كبيس كابيبينين لخزبت انا بين بوت انا قاسينو انا هاوراني خوشويس هاتينا الريستورانتي فو ناخوار مكي جايبينن دعنا أول من أجل كسيك ما عنده بيت ليرة وسري خيرو وقادر من يبرد إيش خلاص صلاة خوشویستێکی لە سیفاتە جوانەکانی ئەم ڕێستۆرانتانە ئەوەیە کاتێک کە تۆ خواردن لێ زیادێ ئەتوانی بیبێتەوە قاپی سەفران بۆ داناوی بۆ ئەوەی تۆ خواردنەکە ئەگەر وێستە بیبێتەوانێ و ئەو کاتە ڕێژەی بە زیاداتچوونی خواردنیش کەم دەبێتەوانێ و بابەتێکی هەم ژینگەیە هەم ئینسانیە هەم شەرعیشە بەڕاستی من ئەمەم زۆر بەدڵ بوو کاتێ هاتمە ئێرە خاتونەکەم دی لەسەر و مێزی ئەو لا خواردنەکەی کۆ کردوانێ دوای خۆی ئەوەی کە بۆی نەخورە بردیەوە بۆ باڵەوانی هیوادارم ئەمە لە ڕێستۆرانتەکانی شاری سلێمانیە بەدی بکەین و هەچ کەسێ نێتوانێت خواردنەکەی خۆی خوارد و ویستی بیباتوانێ لە ڕێ قاپێکی سەفەری ئەوانێ بیباتەوانێ و
سوودی خۆی لێوەرگێ. سڵاوتان لەبێ ئەم شاڕێکە لە بەردەمانایەوەسەوە دەسەرەکەی تەبەن پارسێک پرسیارمان کرد ئەمە چییە؟ فەرمووی کە ئەمە سیاسێ پۆلی پێوەترێنی سەردەمی شەعباسی سەفەویە 400 ساڵ لەمەوە پێشە لەوە چێ ئەمە پێدەچێت ئەمە هۆکارێک بێ بۆ پەڕینەوەی ئەو کاتەی شەعباسی سەفەوی. بەڕاستی من زۆر ناتوانم بە دروستی شتەکان بگەنم بەڵام ئەوەی توانی هەوڵێم بۆ ئەوەی خۆشەویستی بگواز بۆ باش کات مێرە وەسفێکی ترتان بۆگەم. بەڕاستی هاوڕێن خۆشەویست هەتا وەسفەکەی هێشتاکەمە کۆمەڵگەیەکی زۆر ڕاقین. من ئەوەی کە بینم حەقیقەتە تەنانەت ئێ بە کاتێک کاتورێت ئێرە قەنەعەتان هەبێ ئەو هەموو خەڵکە لەنا ئەم شارعەیە بۆ لەنا ئەو ڕێگایە بۆ شارڕێیە بۆ یعنی بەدەگمەن خەیسەکمان بینیوە شتێک فڕێبات نازە باسەکەم شارەکان وڵاتەکان زۆر خۆش ئەوێ من ئەوەی کە بینم بۆ ئەوەی باسەکەم باوەڕەکەن نێ بەدەگمەن پیسێکە بینم ئەمە ئەگەر بەرمونە پرۆژێش جێبەجێگە لە سەردەری شاری سلێمانە پرسیارەکە ئەوەیە خەڵک قەدری ئەوە ئەزانێ بۆ نمونە لەو شوێنەی خۆی کە تیایە نەتوانێ بە پاکی ڕایگرێ. بەخێربێن بۆ ئەسفەهان. سڵاو لە هاوڕێیان خۆشەویست ئێمە هاتوونەتە ناو قوتابخانەیەکی مێژوویی لەناو ئەسفەهانی بردوتە دیمەنتان بۆ ئەگوازمان بزانین دیمەنەکەمان دڵی ئێمە و ئێوە بێت تەبەن نەچوو کە ڕاستی ئەوانێن باسن ئێمەش کوردین زۆر ناتوانم هەنە شتێ پرسیاری دەکەم لەبەرەوەی کوڕابۆرم لە ماڵەوە دانیشتوەوەی ئیسراحەت دەکاتم نیش هاتم بە دڵی خۆم بەگەڕێم. قوتابخانەیەکی مێژوویە لە ئەسفەهان.
خۆشەویست بەرداوامین لە گواستنەوەی دیمەنەکان بۆ ئێوەی خۆشەویست ئێرە ئەیمارەی عەلی قاپووە بنازە بەڕاستی چییە ئەمەش ئەڕۆی لە ژوورانێ بۆ ئەوەی دیوە من بۆ ئێوەی خۆشەویست گوازنەوە بەڵێ هاوڕانی خۆشەویست دوای 52 دەرمە هاتیمە سەر بۆم شوێنە مێژوویە ناوەکەی لێ چۆتوانێ بۆتانە نووسمە نووسین ئەچینە دەرەوەی شوێنەکە زان دیمەنەکان چۆنە ساتی نوێژی هەینێ بە کاتی کوردستان بەخێر بێن بۆ ئەسفەهان دڵی جوانی و ناوەندی جوانی هاوڕانی خۆشەویست طبعا هاوڕانی خۆشی ئەچی تا شوێنەکەوانێ دێمەنی جوان پێتە بەرگەمەکە ئەمە جگەلەوەی کە شوێنەکە شوێنێکی زۆر مێژووی و دڵگیرە باش وەڵا هاوڕێی خۆشەویست میکردن لە پشتمانەوەی مەیدانی مەفهومێنیە لاوەچێنەوەکان ئێمە وەکو زانستی وەکو شوێنەکە کە هەیە نێڵێ بەڵام بەڕاستی ئەسپەهان شوێنێکی زۆر جوانە شوێنێکی تاریخی و شوێنێکی مێژوویە هاتن سەفەرتان کرد ئەسپەهانتان بینێکی هیوادارم توانم دیمەنەکان بۆی خۆشەویست بەجاری دواسمانێ درێژەی گەشتەکەمانە هاوڕانی خۆشەویست لە درێژەی گەشتەکەمانە پلانمانەیە ئینشەڵڵا سواری ئەسپ و عەرەبانەش ببین کە گەیشتینە سەر ئەسپ و عەرەبانەکەش ڤیدیۆی تایبەتمانە بێ هیوادارم بە دڵی ئێوەی خۆشەویست بێ کاگەڕان وەزە چۆنە والله زۆر باش مەزەم گەرمای تەزە لێ تێکەوە گەزەی دیوار یەک نێگەسەوە کڕیوە خۆتە کوشت خۆتە کوشت داوای شتە لێگەن خۆتە کوشت خۆتە کوشت ئێ بارە پێ هەڵێگرێ شکلم که سجده به حال آقا 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 يا بزن برات عقب تيجي نمي عرباني أسف يا بيالون يا بيجرم لا لا هيفا पंजाब धर्म बरवानी
ناوڕانی خۆشەویست ئاسفەهان وەکو پێیان ڕاگەاندم بە گەزۆی نایە بوو تایبەت بەناوبانگەکە تەبەن ئێمان هاتوونێتە ناو دوکانێکەوانێ بەڕاستی وەسەب ناکە شتەکانیان ئەم گەزۆی کە قاوشتی وای خۆشن دایی 25,000 خۆمانەکە تەبەن قاپەکەی خوا دەستان لابن قاپەکەی تا بڵێ زۆر شتێکی نازار و تایبەتە ئیشەڵا بەتەمان بیکڕم ئێوە لەگەڵمان بنوانێت تا دیمەنی جوان تا بۆ گوازبانێ ئەمە شێکی کە لە قاوەخانە و ڕێستۆرانتەکانیان سپس سوی محراب رو کنم سەکە لەسەر ئەوەی هاوڕێی خۆشەویست تۆ بۆ نمونە لە سلێمانیە چەندها گەڕێکی کۆن و شوێنی دیارینمانێ بە خۆشحاڵی و تازە دەستیان کردەوە بە پاراستنی کەڵچەری خۆمان ئایا ئەگەر ئێمە لە مێژوانێن دەستمان کردیا بە پاراستنی کەڵچەری خۆمان و ئاوا خانووە کۆنەکانمان پاراسە و ڕێستۆرانت و بەتان و واماتەیە دروست کردیا باشتر نەبوو طبعا لاچی من ناوەکان غەڵەت بڵێین و کاتێک کە پرسیارەکە نەگرنە سەر ئەسڵی مەسەلەکە بەم جۆرێ ئێرە مەیدانی نەخشی زەخمەیە مەیدان نەخشی جیهانە سەرسوڕ هەیەترین شت لێرە ئەوەیە کە هەمویان خەریکی یەک جۆر ئیشن لێرە بەڕاستی شتەکانە زۆر جوان و تایبەتە یادارم کاتێک کە سەرداری ئەسفەهان تا کرد سەردانیان مەیدانەشکەن هاوڕێیان هاچیتە هەر شوێنەکەوانێ جوانی تێتە بەرچاو بەڕاستی ئەسفەهان شوێنێکی جوانە بەڕاستی ئەسفەهان شوێنێکی جوانە بەڕاستی ئەسفەهان شوێنێکی شوێنی تەبەن ئێمە هاتینەتە ئێرە گەزۆمان کردەوە وتمان باسمان کرد وتمان ئەسفەهان بە گەزۆ زۆر بەناوانگە باوەڕەکەن شتەکانە زۆر هەرزانە ئەمە تەقریبی 500 دیناری خۆمان کەوتووە ئێمە شتمان کردی ڕاستی بۆ هەدیە شتانەش قەزەکە پارە نییە بەڵام قەزەکە وێ خۆزیە بووی توانێ بەر دڵی خۆش شتە برداتوانێ خۆشەویست ئەوەی گەزیتان ئەسکو ئەڕمانەکەی مەیدانی شا ناوەکەشم بێژێتەوە شا عەباس بوو بابا ناوەکە بڵێ شا عەباس دوای بە نووسینێک وە تا پێکمانێ من تو ذکر تو خۆشەویست پرسیارمان کرد ئەڵێ ئەمە مزگەوتێکی مێژوویە لە ئەسفەهان
برو وين هذي يبغى أصفان وش هي المشكلة والله هوراني خوشویست بەردەوام لە گواستنەوەی دیمەنەکان بۆ ئێوەی خۆشەویست ئازامەتر ئەمڕۆ ڕۆژی هەینیە و کاتی نوێژی هەینیشە والله کاتی بانگی نوێژی هەینیە بە کاتی ئەسپاهان ئینشەڵڵا ئێمە بەردەوامین لە گواستنەوەی دیمەنەکان بۆ ئێوەی خۆشەویست لوسيني سەر پارکێک يا أيها الإنسان ما غرك بربك الكريم لا تقنطوا من رحمة الله سپیلکەکە وەساوە مروری پاسی سواری حکومت گرنگی بە بابەتەیەوە ئەوەی کە گرنگە بەلایەوە ژینگرە لێرە ڕێڕای پاسی سواری هیوادارم ڕۆژێک بێت لە شاری سلێمانی کوردستاندا ئەم ڕێبەری پاسی سواریە ببێ بە کەلتور و حکومت هاوڕێکی لێمانەوانێت بەجددی هۆکارێکی سەرەکی پاراستنی ژینگە سێکتەرەکانی ژینگەیە یەکێک لەوانە پاسی سواریە هیوادارم ڕۆژێک حکومت ئاوەڕ لە بابەتە باتوانێت یەکێک لە هۆکارەکانی پێشکەوتنی کۆمەڵگە بوونی شارستانەتی بوونی ژینگەیەکی جوانە بوونی ئەوەیە کە حکومت گرنگی بە بابەتی ژینگەیەکان بکات ئێمە لە ئەسپاهانی هاوڕێیان خۆشەویست ئەمە کەی دەبێنن هێڵکاری پاسی سواریە حکومت بەڕاستی زۆر گرنگی بەم سێکتەرەوە مناڵ دەبینی ئافرەتی گەورە دەبینی پیاوی پیری دەبینی هەمووی پاسی لێ خوڕێن بەبێ ئەوەی جیاوازی لە تەمەنکردن بەبێ ئەوەی کە سەرزەنشکریان و وەکو لای خۆمان هەیە بۆ نمونە ئەڵێ ئەو تۆ بۆ تەمەنەوە چییە خەڵکی پاسکی سواریتەوانە ئەمەی کەی دەبینی پیاوێکی بەتەمەنە پاسی سواریە کات و بەبێ ئەوەی هیچ کەسێک ڕخنەی لێ بگرێ بەڵام لا ئێمە چی تا ئێستا نەگەشتینەت ئاستێکی ڕۆشنبیری بۆ ئەوەی کە پاسکیت بەکاربێنی بەداخەوانێ ئەڵێ تاریخی ئەم شوێنە بۆ 400 ساڵ لەمەوە پێشەوە گەڕێتەوانێ ئەوم بیرماوە بەڕاست لەوانێ کە مێژۆکەی بۆ 400 ساڵ لەمەوە پێشە گەڕێتەوانێ ئیشە ئاسمانی سەقەمیە پێش بەخوا ئەوەی کە توانێت هەڵمدا ئێمە بۆیەوە بازوانێ تر ئێرە بەجێ دەیاڵین یاڵزەی شەو کاتمانەیە لێ بگەڕێنەوانێ بۆ تاران و پاشە ناڕێن بەڵە شیمال پێش بەخوا کە گەشتە شیمال بیدێتە بەتەمە دەبێت ڕێزێک بکەن و تا شیمال جارێت خۆشەویست دوای مادووبوونێکی زۆر ئوتێلێکی ناخۆشمان گر لە ماسوولە وەڵڵی خوام گرێ بڵام ئوتێلە ناخۆشە
جار كريكي هذا والله مليونك ودوسة مليونك وصها ذات منا تقريبا سديسي تقريبا بس 3000 دينار خمان أم تلا خوش ما قلت اسپرو چی؟ اسپرو کپشینو تکلا؟ بخير بالماما سولا بەنیتان باش هاوڕێنی خۆشەویستی وادارم باش بوون ئەمەش بەیانیانی ماسوولە بەیانیتان باش هاوڕێنی خۆشەویست هاتیم بۆ ناخواردنی بەیانی سوبحانە خانم سوبحانە خواردن هاوڕانی خۆشەویست بیرتان دەکەم لە لاهیجان ڕەسمێکی لەم جۆرەم گرت و بۆم دانا لە بڵۆگەکە دەتوان بینەری گەشتەکانی شمالی ئێران من ڤیدۆکەی تایە بە زەمان بە جۆرێکی ترە بەڕاستی ایندومی وەرە جای وەرە Oğlanın diyor ki koyu işletmiyor lira. لا لەسەر هەیە لەسەرا دێ زەخم هەیە برا تایبەتمەندی خۆیانێ کاڵچەرە شوت شوت اینجا نزدیک دارم اینجا باید نزدیک ترتمیز هم هست یکم یه سالن تایپ کنیم
ئەتوان لە بینەری گەشتەکە بن لە گەشتی ئەسفەهان گەشتی شمال ئێران کوردستان. خانه میرزا کوچیک جنگلی استاد سرا استاد سرا خانه استاد لە گەشتەکانی تریشانە لە گەشتەکانی تریشمانە من ئەمە بەڕوونکردنەوەنی ئەمانەی کە ئێوەی بینن زۆربەی قەبرن گەشتیارەکانی ئەمان یان خەڵک و دانیشتوانیان بەلایەنەوە ئاساییە کە پێ بنێن بەسەر قەبرەکانە و پیادەی پێداڕۆن بەڵام وەکو ئێمەکو موسڵمان کاتێککە من پێدا ڕۆشتم ئەنیە باسی خۆمان ناکەم لێرەوانێ هەنگامانەوەتە ڕێگە و ڕێگەمان بڕیەوە چوونەتە شوێنێکوانێ کە بۆ ئەوەی کە ڕەسم گرین جیاوازەکە لە بنی ئێمەوانە زۆرە بەڵام خۆی لە ئاسڵا بینینی کەڵسا چێژ بەخشە بەجددی من تا نەهاتمە ئێرە نەمەزانی بەم جۆرێ لەگەڵمان بێنەوە هاوڕانی خۆشەویست تا دیمەنتا بۆ گواسبوو. ێوارانی ماسوولە الله الله بەڵێ الله هاوڕانی خۆشەویست وردەوەدا ماسوولش بەرەوە ئەنجری بەجێ دێڵین میوادان توانی بێتم لە ماسوولە دیمەنی جوان بۆ یەکواز کەتوانێ ئەوە لەگەڵمان دێنەوانێ تا گەینە ئەنجری و شوێنە گەشتیارەکانتان و خۆشەویست ئاشناکەم ئێمە بەخێر و ئێوەش بە سەلامەت. خۆ ناحەقمە من نییە حەزم لە ماسوولێ سڵاو لەو سروشتە سڵاو لەو سروشتە سڵاو لەو دیمەنە
سویسراکەی شمالی ئێران. سڵاو ئەو ژیرێکی خۆ لیا بەجێشتوە. سڵاو لە هاوڕێیانی خۆشەویستم، هیوادارم باشن. بەڵێنە پیاون کە جایەکتر بگەڕێمانێ بۆ نمک ئەبرود. گەڕامەوانێ و بارانەکەشی کوردە بارانێکی زۆر عەجیبی هەیە. هیوادار بتوانین دیمەرێکی جوان بۆ ئێوە بگوازمانێ و گەڵما بمێنەوانێ تا گەینە شوێنی مەبەست. هاوڕێیانی خۆشەوی تەقەن ئێمە جارێکی پێشووتر کە هاتین ئێرە خیانە کەوتین سەرکەوین. ئێستا بەتەمان سەرکەوین و بەرەو تەرەنتیبەکەی نمک ئەبرود. تۆزێ ئۆکسجینی زیاتر هەڵمشین بۆ سلێمانی باشە. بەخێر بێن بۆ نمک ئەبرود. چەند جانە دارکن کەرە ببینی؟ هەتا چاوەڕکە تەمە و وردە بارانە وردە ئاوا نازانم چییە یەتە خوارەوە جاسەمان برسکۆتەوەتوانە برە و بەرەزگاری ژیانیان سپاسی گوزارین بۆ نەعمەت و کە پێی بەخشین. ئاستا وەڵا هاوڕانی خۆشەویستم ئەمەی کە دەبێنن خودی سروشتەکەی نمک ئەبرودە وەکو دەبێنن تەنێکی ئێجگا زۆر 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 لێرە هەیە و ئاوێکی جوانی پاکی دڵۆپێنراوی سروشتی کە خودای گەورە بەدیهێنەریەتی لێرەیە دەبارێتە سەرمان. طبعا وەسف ناکرێت سروشتەکە وەنە جوانە نازانم ناتوان وەسفی بکەم چونکە بۆ ئێستا تۆ لە ناو شاری سلێمانیە دەرەجەی حرارەت تۆ 41ەوە تۆ هاتوویتە ئێرە ئەم سروشتە جوانە ئابینی بەڕاستی هەزاران جا سوپاسگوزاری خۆیەوێت کە نیعمەتی سروشتی بۆ جۆرە بۆ مرۆڤ خوڵقان و لە هەر شوێنێک و بە جۆرێک سروش بەدیەکەی. طبعا هاوڕانی خۆشەویست بەڕێژەیەک یەکجار زۆر خەریکە تەڕبوون لە جەستەما بەرپا بێت و ئەبارەتە سەر لەشمەوانێ خەریکە دیکۆری ڕست شتیشمان نامێنێ. ئەمە ئینشاڵڵا وەردەوە داچینە خوارەوانێ دیمەن لێمە بۆ دیمەن لێ ئێمەوە بۆ ئێوەی خۆشەویست دەگوازینەوانێ. بای 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 نمک ئەبرود نمک ئەبرود حالا نازە دەستی بێنە خۆشەویستم ئەوەی کە دینیتان نمک ئەبرود بوو. هیوادارم تاریبەتێک دیمەرێکی جوانشم بۆ ئێوە گواستبێتوانێت لە نمک ئەبرود پشت بەخوا کە گەشتینە ئەنسلیش کە بەڵێ دیمەری ترمان هەیە لەوێش لەگەڵمان بمێنەوانێت تا کۆتایی ڤیدیۆ.
سڵاو لە هاوڕانی خۆشەویستێ هیوادارم باش طبعا هاوڕانی خۆشەویست ئێمە لە بەندەر ئەنجلین لە بەندەر ئەنجلین طبعا زۆر شوێنەکە بەهۆی ئەوەی کە ئێمە ئەو شۆفەری کە لەگەڵمانە بوو ئێمە هەویستمان بچین بۆ ئەو شوێنی ئەو شوێنی حۆزە ماسی کە ئەوکو باسەکەن چیتە ناوانێ شوێنێکی زۆر تایبەتوانێ یعنی شێوازەکەی دیمەرێکی زۆر جوانتیە لە ڤیدیۆکە بۆتان ڕوونەکەمە چەند ڕسمێک ئەوانێ ویستان بینە ئێرە ڕاستی کرد بەهۆی ئەوی کە شۆفەرەکە شارەزا نەبوو نەماتوانی بە دیداری ئەو شوێنە شاز بین ئیتر ڕاستی نازان پلانەکە چۆن ئێمە ئەمێنینەوە یان نامێنینەوانێ چاوەڕێک کاتەکەگەن هەچ کاتێ گەشتن لەسەر ئەوەی بڕای بێن بمێنینەوە ڤڵۆگتان بۆکەم و بەرداوێنێت کاتێک بڕاماندا کە کۆتایی بە ڤیدیۆکە بێنین لە ڤیدیۆکە بۆتان باسەکەم و لەفتوەتان دابن بەزەوە تۆمارۆنێ بزانین ئێمە حالیان لە بەندەر ئەنجلین و ئەمە خوڕەی دەریاکەیە و شەپۆلی دەریاکەیە یە بۆ لای من ئێوە لەگەڵمان بمێنەوە تا کۆتایی ڤیدیۆ هاوڕانی خۆشەویست سڵاو لە هاوڕانی خۆشەویست و هیوادارمان بێت لە کۆتایی ڤیدیۆکەیە ئەوەی توانین بۆ ئێوەی بەڕێزم بوەستەوانێ گەشتەکەمان هەر ئەوان دەبوو من لێرە و کۆتایی لە ڤیدیۆکەیانێ هیوادارم توان بۆ باس بەدوانێت کەش بەخوا لە ماڵەوانێ کە گەیشتی لە ماڵەوانە بە کورتە ڤیدیۆیەک باسی شوێنێکی گەشتەکە ئامۆژەکە لەبەرەوەی ئێستا زۆر ماندوو ناتوان هەنا قسەی هەیە بۆتان بکەم سەبارەت بە گەشتەکە لێرەوە ڕێز سپاسی من قوبڵکەن لەگەڵ هاوڕێیانمە ماندوو بکردن ماندووە ئەوانیش ماندوو کە بەخەمانێت تا ڤیدیۆیەکی گەشتێکی دێ سپارەی خوا بەن ماڵەوە